بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان لێبێ لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵێوی بەڕێزین لە بەرنمەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمان دەدەین لەگەڵ دکتۆر فواد بابان. دکتۆر بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. زۆر سپاس. دکتۆر باسی دڕندەیی نازم گوزارمان کرد. بەڵێ بەڵێ باسی ئەومان کرد کە لەو تەمەنەکەمەیە ئەو هەموو خەڵکی کوشت بوو، ئەو هەموو ئەشکەنجە و لێدان و یعنی سوکایەتی بە شوعی و بە پارتی و بەوانەی کە لە ناو زیندانە بوو. بەڵام دوایی بۆ خۆشی گیرا ماوەیە وانە ئەوە لەسەر چی بوو؟ ئەو پلانێکی کرده بوو کەوا سەدام و ئەحمە حەسەن بەکر بکوژێ و ئەرکانی قیادەی قوتری لە ناو بەرێ و خۆی بێتە سەر حکوم. على كل النتيجة سر نكوت هو صالح حفتاوسي دوای ڕای کرد بۆ زرباتیە خۆی و جەماعاتێک شوێنیان کەوتن و گرتیان و بردیان بۆ قەسری جمهوری و لەوێ بە هەمان شێوەی ئەو چۆن خەڵکی کوشت ئەوانیش ئەویان کوشت و هەموو تاوانەکانی کەوا لە عێراقا کرابوو لەژێر دەستی سەدامە خستیانە ملی ئەو بەحساب ئەو لێبەرسراو ئەو هەموو تاوان و کوشتن و بڕین و پارچە پارچەکردنی خەڵکو و بە تێزا پیاکردنی خەڵکو و کوشتنی جۆر بە جۆر و ینی بەڕاستی داهێنانێکی هەبوو نمونەی نەبوو لە دنیا لە تعزیب و لە عەزێدانی خەڵکو و لە ئازاردانی خەڵکو لە ئەشکەنجە و لە کوشتن و بە تایبەتی لە محکەمەی شەعب و لە قەسری نیهایە کە دوو جێگای لێکۆڵینەوەی ئەو گیراوە نەبوون کە ئەوانە شوێنی تایبەت بوون. بەڵێ شوێنی تایبەت بوون بۆ تحقیق. بەڵێ و هەم شوێنی تعزیب و کوشتنی خەڵکیش بوون لە عینی وەختە. بەڵام جێگەکانی تر وەکو فەزیلیە و خەڵفسەدە و ڕقەمیەک و ئەمانەش بەکارهێنرا پاشەوەی کەوا لە تحقیقە بوونەوە ئەوانەی کەوا ئەیان هێشتنەوە لەو ئەیان بردن بۆ ئەوێ. دکتۆر زۆر جار باسی قارەمانەتی و پاڵەوانێتی زیندانیەکان ئەکرێت لە ناو زیندانە بەڕاستی یعنی ئەوانە شتەیەکی گرنگی مێژووین. هەرچەندە باسی ئەوە ژەکرێت کە خەڵکانێک ڕووخاون و مەسەن خەڵکی وەکو کەسایەتی گەورەی وەکو عەزیز الحاج دوایی لە زیندانە ینی ئەڕوخێت و هەموو هینەکانی حیزبی شوێنی کەشفەکات و ئەوانە. ئەو سەردەمەی ئێوە یاخود دواتریش تۆ کە لە بەغابووی بەتایبەت کێ بوو لەوانەی کە ناویان هەبوو مەسەلەن ئەوانەی ئەگەر باسی خۆت نەکەین. بەڵێ باسی خۆم ناکەم نەدەمە بەستم یانی ئەوە نیە. بەڵێ ئەزانم بەڵام بەڕاستی دوو ئەندامی پارتی کە لەو زەمانە زۆر زۆر گرنگ بوون. یەکەم مەسئولی بەغا بوو هەموو ناوچەکانی جنوبی عێراق ئەویش کاگە و ڕەحمانی نفوز بوو کە پیاوێکی زۆر قارەمان بوو و لەشیان پارچە پارچە کرده بوو و وەکو من لە حەبسخانە ئەحمە وەیز بۆی گێڕامەوە کە خۆی بە چاوی خۆی مامە ڕەحمانیان پیشان ناوە بە پارچە پارچەکراوی و تەهدیدیان کردووە پیانوت و ئەگەر تۆش قسە نەکەی ئەمە دوا ڕۆژی تۆشە بێ. بەڵێ ئەوە لە ئەڵقەی پێشووژا کەمێ باسی خەڵکی تر بەڵێ وەکو حەمە سدیق ئەویش عینیشت و دوان لە شیوعیەکان مەسەلەن لە شیوعیەکان جەمال حەیدەری و عەبەلی و ئەبوو سەعید کەوانیش لە ژێر ئەشکەنجا کوژران و هەتا شەوێک تاهەر یەحیا و ئەحمە حەسەن بەکر هاتن بۆ ژووری تحقیق کە من و مستەفا زەڵمیشی لێ بووین هاتن قسەیان لەگەڵا کردن بۆ ئەوەی قەناعەتیان پێبێنن کەوا ئیعتراف بکەن لەسەر برادەرەکانیان و بیان بەنە سەر تەلەڤیزیۆن و ڕسوایان کەن بە کوردیەکەی. بەڵام ئەوان پاڵەوانانە دیفاعیان لە خۆیان کرد و ڕازی نەبوون لە ئەنجامە هەردووکیان کوژران و لەگەڵ ئەبوو سەعیدیشە. ینی ئەوانە نمونە بوون کەوا بە پاڵەوانێتی کوژران و برادێکی تریشم هەبوو فەیسەڵ عەجاجی ناو بوو تەلەبە بوو وەختی خۆی لە کولیەی طب لەگەڵ منە و ساڵێک لە خانوویەکی داخلی جامیعەی بەغا بەیەکەوە بووین. ئەویش لە 63 گرتیان مەسئولێکی بەغا بوو وەکو بیستم یەکێک لە برادەرەکانی بۆی گێڕامەوە لە قەسری نیهایە بانیان کردوون بۆ کوشتنیان ئەوە نە بە پەلە ڕای کردووە تاشێک لە پێڵاوەکانی لە پێی داکەنراوە نەگەڕاوەتەوە بووی
هەر بەپەلە ڕۆشتووە و جا تۆزێکیش خۆی هەر بەپەلە قسەیە کرد و بەپەلەشە ڕۆشت جا هەر لەو ڕۆژە وەکو بچێ بۆ ئاهەنگێک ئاوا چۆ بەرەو مردن ینی خەڵکێکی زۆر واکوژران بەڕاستی نیشانەی پاڵەوانێتی و ئازایەتی و بەجەرگی بوون. بەڵێ دکتۆر باسی مستەفا زەڵمی کرد مامۆستا مستەفا یاخود دکتۆر مستەفا زەڵمی ئەو بۆچی گیرا بوو؟ ئەو بەڕاستی چوو بوو سەردانی ئەو خانۆی کردبوو کە منی تیا بووم نەیزانی بوو کە گیرا بووین ئەو ئانە تەلەفۆنات نەبوو تەبیعی قسە بکەین و ئێمەش لە پڕ گیراین هیچ مەجال نەبوو خەبەر بە ئەویش تەنزیمی بوو؟ بەڵێ تەنزیمی لە ناو حیزب بەڵێ لە ناو حیزب بوو لە ڕێکخستنی سوپا بوو و ئەکرەمی فەقێ مەحموو مەسئولی بوو کە برادەرم بوو ئەویش لەگەڵ مناگیرە و کەچوو بوو سەردانی خانوەکەی ئێمەی کردبوو ئەویشیان گرتبوو ئیتر هێنایان تەبیعی تەعزیبێکی زۆریان لەگەڵ منە بەیەکەوە لە ژوورێکە ماوەیەک بەیەکەوە بووین کە عەبەلی و جەمال حەیدەریش لە عینی ژوورا بوون و تاهیر یحیا لەگەڵ ئەحمە حەسەن بەکرا شەوێک هاتن بۆ لایەن کەوە قەنەعەتیان پێبێن ئێعتراف بکەن ئەوانیش ڕەدیان کردەوە ئێعترافیان نەکرد و تا دەوە هەناسە کوشتنیان. ئێوە تاکەی لە زیندانمانەوە؟ ئێمە تا 18 تشرین لە ژیندانامانەوە بەڵێ تا 64 و لەو کاتا ئیتر جەماعەتی ئیستیخبارات هاتن ئەوانەی کە لە مەحکەمەی شەعب بوون نازم گزار و جەماعەتەکەی هەموویان گیران و پاژنی وەڕۆ هێنانیان ینی هەر ساڵی 64 بەڵێ 64 هێنانیان بۆ ژووری تەحقیق بۆ مەحکەمەی شەعب بۆ ئەوەی کەوا چونکە ئێمە کە گیرا بووین تقریبا 50 کەسێکە بووین لەو ژوورە کەس ئەوراقی نەبوو هەر لیان و فەلاقەکردن و هەڵواسین بوو هیچی تر کە ئەویان هێنا ئەو هیچ کاغەزێکی پێ نەبوو وەرەقە و قەڵەمێکیشی پێ نەبوو ناوی هەمومانی وت ناوی سیانی هەمومان و هەر یەکەمان چیمان لەسەر و ئێعترافمان کردووە یا نەمان کردووە هاتە سەر من وتی ئەمە فواد بابانە ئەندامی لوجنەی مەحەلی بەغای پارتیە ئێعترافی نەکردو هێشتر منیش وتم شتی وانە وتی ئانی مەعەلەیە وتی من حەقم بەسەر ئەوە نییە ئیتر دوایی قسەکانی تەواو کردومانە ئەوانیان بردوو باشە و کاتێک کە ئەو گیرا تەعزیبێویشیان نەداین بەخوا ئێمە ئاگامان لێ نەبوو ئاگامان لێ نەبوو کە تەعزیبی ئەو برابێ لەوە ناچوو تەعزیب برابێ ینی هەر گیرا بوو پاش ماوەیەک بردینیان بۆ مووقفی سەرای لەوێ بۆ نەقل کراین بۆ خەلف سەدە لەوێ نەقل کراین بۆ مرکزی خەیالە. دکتۆر تۆ باسی کەسێکەکەی کە لێکۆڵینەوەی لەگەڵ تۆیان کردووە و دوایی بوو بە دکتۆری سەڵام حوسێن ئەوە کێ ئەو کەسە؟ ئەوە لێکۆڵینەوەی لەگەڵ منان نەکرد بوو بەڕاستی بەس تۆ لە زیندان بینی بوو دیاچیا نەمبینی بوو باوکی ئەو مەئموور مرکزی شورتە بوو کە زانی من دکتۆرم و کوڕەکەی ئەویشە ناسم ئەو وەختی خۆی پاش سەدام کتێبێکی دەرکرد ینی کوڕەکەی بوو بە دکتۆری سەدام بەڵێ کوڕەکەی دکتۆری سەدام بوو وتی کتێبێکی دەرکرد بە ناوی ئەوەی كنت طبيبا لصدام باش ڕوخانی سەدام کتێبێکی دەرکرد پیاوێکی زیرەک بوو تەلەبەی لە طوبیە پێش من بوو بە ساڵێک و شوێعی بوو خۆی تۆ هەتاکەی پەیوەندی لەگەڵی مامەوە تا ئەمەخیرانە ناسی وەڵڵاهی پەیوەندیێکی وام نزیکم لەگەڵیان نەبوو تەنها لە دوورەوە یەکتریمانە ناسی لە کولیە بووین. بەڵێ دکتۆر ئەگەر باسی بە تایبەتی ئەوانەی لە ساڵانی شاستەکانە تۆ ئیش لەگەڵاکردنەوە کەسێکی چالاک بووین لە ناو قوتابیان و هەم لە ناو باڵی مەکتەبی سیاسیە جگە لە کاگنەوە شیروان چیتر بوونەوانەی کە ینی چالاک بوون حیزبەتی شەریف دەوریان هەبوو حلمی عەلی شەریف دەوری هەبوو و مەئموون دەباغ دەوری هەبوو نەوشیروان دەوری هەبوو حەیدەر حەمزە دەوری هەبوو و کەمال محێدین دەوری هەبوو لەو فترانە عەبدوڵڵای کانی مارانی دەوری هەبوو
ئەمانە زۆر ئەمانە لە هاوڕێنزیەکانی مام جەلال بوون، لە هاوڕێنزیەکانی مام جەلال بوون و لە عینی وەختیشا لە ڕێخستنیشا پیاوی دیار و چالاک بوون. بەڵێ دوکتۆرەوە ئەو کاتە بارەگای سەرەکی بڵین مەکتەبی سیاسی یاخود باڵی جەلالی بڵێ لە بەغا هەبوو لێرەشە بوو لە سلێمانی لە بەکرەجۆ. بڵێ ئێوە سەردانی ئێرەتان نەکرد؟ وەڵام من خۆم سەردانی ئێرەم نەکردو، سەردانی ئێرە بەڵام هەر بە بیستومە کە لە بەکرەجۆ. کەواتە تۆ ناهاتیتەوە بۆ ئێرە؟ ناهاتمە بۆ ئێرە، بەڵێ هەر لە بەغا بووم زۆر بێ وەخت، ینی هەتا لە هاوینیشە کەمە هاتمەوە. بەڵێ دکتۆر کۆنگرە یاخود کۆنفرانس ئەگەر بۆمان ڕوون بکەیتەوە ساڵی 67 ئێوە لە کەلارە کۆن کۆنگرەیەکەکەن یاخود کۆنفرانسێکەکەن. حەزەکەم باسی ئەو کۆنفرانسەمان بۆ بکەی. ئەوە ینی چی یەکلایی کردەوە لە ڕاستی ئەمە کۆنفرانسێک بوو ڕێخستنەکانی حیزب و سەرکردەکانی پێشمەرگە و کەسایەتە دیارەکانی ناو حیزب هەمویان ئامادە بوون، لەوانە حلمی عەلی شەریف و برای مەحمە و مام جەلال و نەوشیروان مستەفا و ڕەفعەتی مەلا و کۆمەڵێکی تر ئامادە بوون، حەمەی فەرەج و پاشەوەی گفتوگۆ کرا و قسە کرا و راپۆرتی لوجنەی مەرکەزی خوێنرایەوەمانە. ئەو کاتە ببوورە مامۆسای برای مەحمەد سکرتێر بوو؟ بەڵێ ئەوانە کاک برایم سکرتێر بوو، خوێنرایەوە و ئینتیخاباتی لوجنەی مەرکەزی دەستی پێکرد. حەمەی فەرەج لەوێ پێشنیاری منی کرد کە خۆم هەڵبژێرم بۆ پاڵێەوەم بۆ لوجنەی مەرکەزی. تر لە ئەنجامی دەنگانە من بە احتیاط هەڵبژێرام بۆ احتیاطی لوجنەی مەرکەزی. ئیتر کۆبوونەوەکە دوایی هاتەوە بوو وەکو بیستم دوایی براکەی کاک حلمی خوا عەفویکە بەرگولەی وێڵ کەوتووە و کوژراوە. دکتۆر ئەو کاتە باسی هەڵوێستێکی کاک حلمیەکرێت لە کۆنگرە پێشنیارێکەکە و پێشنیارێکی زۆر گرنگی کرد. پێشنیاری کردوتی کەەوە ئەو هێزی چەکدارەی هەمانە بڵاویان پێ بکەین و وازیان لێبێنین و خەباتی سیاسی بکەین. بەڵام بەداخەوە لە جەوی کۆنگرەکە یا ئەو کۆنفرانسە ئاوا بوو خەڵک هەموو گوێیان لە قسەی مام جەلالە کرد. مام جەلالیش ڕەدیایەوە ڕازی نەبوو بەوە، معنای ئەوەی تر هەموو کۆنفرانسەکە ناڕازین سەری نەگرت. ئەگینە ئەگەر سەری بگرتایە ڕەوتی ڕووداوەکانی کوردستان بەڕاستی وەکو ئێستا نەبوون، وەکو ئەم چەند ساڵەی دوایی، ینی شەڕی ناوخۆ بەردەوام بێ و خەڵک یەکتری بکوژێ و پارتی تۆ پێ دوایە گەرە پێشنیارە قبول بکرێت دروست نابوو، شەڕی ناوخۆ دروست نەبوو چونکە چەکدار نەمە، چونکە چەکدار نە هیچ نەبێ لایەنێک هیچ بهینی لایەنێکیان، ینی لەبەرەوە پێم وایە ئەوە ئاوێکی کرد بەم ئاگراکەوە چەند ساڵ بەردەوام بوو تا ئێستا شەر بەردەوامە بەشێوەی لەژێر ناوی جیاجیا. بەڵێ دکتۆر ڕۆژدی بۆچی کوژرا؟ ڕۆژدی ینی گومان هەیە لەوەی کە کوژرا بێ دەستێکە بێ لەوەچێ کاک حلمی خۆی گومانێکی هەبوو بێ لەوە، هەرچەند من ئەو ڕۆژە لەوێ نەبووم کە کوژرا. من کۆنفرانسەکەم بەجێ هێشت بوو بە حساب تەواو بووە، ئەو پاش من کوژرا بوو. بەڵام بێتاقەتی کاک حلمی و تووڕەبوونی و خۆ دوورخستنەوەی لە ڕێخستنەکان و ئەمانە وا پیشانەرێکەوە ئەو شکێکی هەبوو بێ لە کوشتنەکەی. بەڵێ بۆچی لە کۆنگرە ئەو هیچی کرد؟ ینی دەورێکی جیاوازتری بینی خۆگەر مەسەلەی ئەوە بێ ئەبواە کاک حلمی وایە هیچ هینێکی نەبینینە وەڵڵا هیچ شتێکی تایبەتی نەبوو. هیچ شتێکی تایبەتیم لێ نەبیست من ڕژدی قسەیە بکاکەوە ببێ بەجێی تووڕەبوونی هیچ لایەنێک. بەڵێ کەواتە هەر دوای ئەوەی تر کاک حلمی وازیهێنا لە حیزبەتی و خۆی کەنار خست و مەشغوڵی ئەوە بووکەوە معمەلێکی بەردی دامەزران بوو لە بەقا خەڵکی کاسبی بوو. بەڵێ ئەی ئەگەر مادام هەر باسی کاک حلمیەکەین تۆ زۆر لە نزیکەوە بینیتە، حەزەکەم هەم لەسەر کەسایەتیەکەی و هەم لەسەر مردنەکەی ئەوەی کە گومان هەیە ژارخواکرابێ لەلایەن حیزبی باسەوە ئەساسی هەیە. وەڵڵاهی من خۆم وای بۆ ئەچم چونکە کاک حلمی
پێش ئەوەی کەوا دەنگ و باسی کۆچی دوایی بێت هیچ نەخۆشیێکی وای نەبوو، هیچ نەخۆشیێکی دڵی نەبوو، دەمارەکانی نەبوو، هیچ نەخۆشیێکی خوێنی نەبوو، زەختی نەبوو. ینی من چونکە هەموو جارێکە هات بۆ ئێرە کۆمەڵی فەحسم بۆ کرد لە بەهۆی دکتۆر ئەحمەدشاڵیەوە لە قەسەخانەی مەرکەزی، هیچ شتێکی وای نەبوو کەوا ترسی ئەوە هەبێکەوە لە ناکاو بمرێ. هەرچەند مردنی لە ناکاویش قابلە ببێ، بەڵام من وای بۆ چونکە ئەو نیازی هەبوو بگەڕێتەوە بۆ سلێمانی و خەریکی تەصفیەی ئیش و کارەکەی بووە لە بەغا ئەو معاملەی کە هەیبوو و دیارە سەردانی سلێمانیە کرد ئەو کاتێکە لە بەغا بوو. بەڵێ زوو سەردانیە کرد، حکومە ڕێگری لێ ناکرد، ڕێگیری لێ نەکرد و لێرەش بەنهێنی مام جەلالیە بینی، من و دکتۆر ئەحمە و دکتۆر مۆفەقیش ێبینی، مۆفەق ڕەشی پسپۆڕی چاوە لە سلێمانی برادەرمان بوو، بەیەکەوە هەمومان یەکتریمانە ناسی. دکتۆر باسیەوەی بۆ کردی کە بۆیە کردنیا کە بەنیازە بچێتەوە ناو حیزبایەتی و دەست بە بەخوا هیچ باسی ئەوەی نەکرد. کاک حلمی پیاوێکی زۆر کەم دوو بوو و ئێمەش ئەو پرسیارانەمان لێ نەکرد بەڕاستی کە بزانین ئێتەوە ناو حیزبیانایەتەوە، چونکە من خۆم وازم لە حیزبایەتی هێنابوو، ئەوم هەروەکو برادێکی کۆن ڕێزم لێگرت و ئەم ناسی و پیاوێکی زیرەک بوو، پیاوێکی نووسەرێکی زۆر چاک بوو، پەیوەنیەکی زۆر بەرفراوانی هەبوو لە عێراقا لە ناو عەرەبەکان و غەیری عەرەبەکان و لە ئەوساتی دیپلۆماسی کە وەختێ پارتی و وەختێکە جەریدەی نور دەرەکرا لە بەغا دەورێکی باڵای هەبوو لە نووسینەکانیە لە پەیوەنیەکانیە و پیاوێکی زۆر دووربین و شارەزا بوو. دکتۆرەوەی کە تۆ بزانی لە دوای بڵێن 75 و دوایەوەی کە واز لە حیزبایەتی هێنێ حیزبی بەعەس داوا لێ نەکرد کە مەسەلەن بەشدار بێ لە ئەنجومەنی تەشریعی و تەنفیزی و چوزانم لەم هیچی وام لێ نەبیستەوە، تەنها ئەو لە هاوکاری ئیشێ کرد، جەریدەی هاوکاری سەرنووسەری هاوکاری بوو، دوایی فترێک بوو بە ڕێوەبەری هاوکاری، دوایی وازی لە هاوکاری شێنا. دکتۆر کەسایەتێکی تر هەیە کە زۆر کەم باسیەکرێ، نازانم تۆ تا چەند ئەی ناسیت دکتۆر مراد. دکتۆر مراد چییە؟ دکتۆر مراد ئەمە کوردێکی لام وایە لە رووسیا گەورە بوو بوو خۆی لە ساڵی 58 کە سەورەی 14 تەمووز بوو گەڕایەوە بۆ کوردستان و بوو بە ئەندامی لوجنەی مەرکەزی. لەگە مەلا مستەفایە گەڕایەوە یا هەر خۆی؟ نانە خۆی بەجیا گەڕایەوە، خۆی بەجیا گەڕایەوە و پیاوێکی زۆر لە ڕێخستنا زۆر شارەزا بوو و پیاوێکی ساحب فکر و ڕۆشنبیر بوو و دائمە باسی دیموکراتیەتێ کردکەوە دیموکراتیەت چەند گرنگە بۆ ئەوەی بچەسبێ و تەنزیماتی حیزب ئەو پیاچوونەوەیەکی کرد بە تەنزیماتی حیزبە، هەموو تەنزیماتی حیزب سەر لە نوێ، هەموو ناوی ئەندامەکان و ئیشیان و تەمەنیان و ساڵی بوونیان بە ئەندامی حیزب و هینێکی پرۆگرامێکی زۆر ڕێکوپێکی دانا و پیاوێکی زۆر دڵسۆز بوو بۆ ڕێخستنەکان ئەو زمانە. لە چیەوە نزیک بوو؟ لە باڵی لە باڵی مەکتەبی سیاسیەوە نزیک بوو. لە باڵی مەکتەبی سیاسی و ئەو یەکێک بوو لەوانەی کە لە مؤتەمەری 5 شا بەشدار بوو. من خۆم دیومە و پیاوێکی زۆر لەسەرخۆ بوو، بەداخەوە لە دواییە وەکو بیستم لە ئەوروپا لە ئوتێلێکە ئەمریکای کردووە. دکتۆر زۆر جاروانەی کە ینی ئەمە من لە شوێنی تریش ینی بیستومەکە سۆڤێت بە تایبەتی ئەو وەختە خەڵکی ناردووە، ینی مەبەستمەوە نییە گومان لەسەر کەسایەتی دکتۆر دانێم. تۆ پێ دوانییە کە مەسەلەن لەگەڵ سۆڤێتەکانە عەلاقەی هەبوو بێت؟ وەڵاهی مادەم لەوێژیان تەسەورەکەم پەیوەندێکی هەبوو بێ لەگەڵ ئەوانە، هەرچەند من خۆم هیچ ئاگاداری هیچ پەیوەندێکی نیم لەو ڕۆوە، بەڵام بە دووری نازانم کە پەیوەندێکی هەبێ لەگەڵ سۆڤێتەکانە کە ئەو لەوێژیا بوو لە پاشە یەکسەر پاش شۆڕشی 14 تەمووز گەڕایەوە و یەکسەریش هاتە ناو لوجنەی مەرکەزی حیزبەوە، ینی پێچێ ئۆکەیەکی لێەوە وەرگرت بێت تەسەورەکەم. ئەی لەسەر عەلی سنجاری چیڵێ؟ عەلی سنجاری پیاوێکی زۆر بەجەرگ بوو بەڕاستی ئەو فترەی کە لە بەغا بوو
مەسئولی بەغا بوو پاژەوەی کە عەبدوڕەحمان گیرا و کوژرا ئەو بوو مەسئولی بەغا و ئێمە لوجنەیەکمان دامەزران من و لەتیف گلی و سێ برادەری تر بوون بە ئەندامی لوجنەی مەحەلی بەغا لەو فترەیە ئیش و کارێکی باشی کرد بەڵام دوایی دەبێ وەکو بیستم لە سووریا چووە حیزبێکی دامەزران و بربەرەکانی مەکتەبی سیاسی و پارتی کردووەتەوە دوایی هاتوۆتەوە لای پارتی و بۆ مەسئولی بادینان و ئەمانە ینی پیاوێکی ئاوا هین بوو. بەڵێ ئەی مادام هەر باسی ئەو کەسایەتیان ناکە حازم کرد باسی مامۆستا ساڵح یوسفی تۆ لە نزیکەوە ناسی؟ بەڵێ لە نزیکەوە ئەم ناسی من کە مفاوزاتی 63 دەسی پێکرد ئەو لە ئوتێل سەمێرامیز بوو دانیشت هەموو ڕۆژێ خەڵکێ بینی و کاغەزی بۆ ئەم وەزیر و بۆ ئەو وەزیرە نووسی و طبعی خەڵک مشکلێکی زۆریان هەبوو ئەو زەمانە هاتن ئەو لە ئوتێل دانیشتە بوو منیش یارمەتیمە بەڕاستی لەو کاتە پیاوێکی لەسەرخۆ بوو پیاوێکی دڵسۆزی حیزب بوو دڵسۆزی کوردایەتی بوو وەختی خۆی لە ئەزهەر خوێندبووی هینێکی باشی هەبوو ینی پیاوێکی دڵسۆز و کورتپەروەر بوو بە کوردیەکەی. لە کاتی ئینقلابی بەعسیەکانە بازەکەن کە ئەو نامەی پشتیوانی ناردووە و بەیانێکی دەرکردووە ئەو بەیانە پێش ئەوەی خۆی کردی یاخود لەسەر ئینی ڕاستپارێ؟ نەخێر خۆی ئەو پێش ئەوەی کەوا ئینقلابی 14 ڕەمەزان ببێ بەعسیەکان پەیوەندیان پێوە کردبوو و خەڵکیشیان ناردبوو بۆ مالومە بۆ لای مەکتەبی سیاسی و وعدیان نابوو کەوا هەرکە ئینقلابەکە سەرکەوێ لە بەیانی یەکەمە اعترافەکەن بە حکمی ذاتی بەڵام طبیعی ئەوان ئەوەیان نەکرد کە بەیانەکەیان دەرکرد ئەو بوو بەیانێکیان دەرکرد لەگەڵ فواد عارفە بەیانێکی مشترەکیان دەرکرد لە پاش شۆڕشی 8 شوبات بڵین 8 ڕەمەزان لەوێ بەوە دەسی پێکرد تەلاحەمەت ثەورەتان بەحساب سەورەی کوردی و لەگەڵ شۆڕشی بەعسیەکانە یەکیان گرتووە. ئەمە بوو بەهۆی بەڕاستی پشتشکانی هەموو بەرگریەک لە زدی سەورە. کەواتە بۆ بەعسیەکان لەو کاتەیە پشتگیریەکی زۆر مهم بوو زۆر مهم بوو ئەو بەیانە لە کاتێک بەڵام وا تەسەورەکەم کاک ساڵح یوسفی خوا عەفویکە هەر بە سەلیقەی خۆی ئەوەی نووسی بێ باوەڕ ناکەم چونکە لەو کاتە تەلەفۆنات نەبوو ئیتصالات نەبوو لەگەڵ سەرکردایەتیا لە ناو شۆڕشە تا پەیوەندیان پێوە بکا و هین بکەیتر دیارە لەگەڵ فواد عارفان ڕێکەوتون بە هەردووچیان بەیانێ بنووسن و دیارە زەختیشیان لێ کردوون تەسەورەکەم. کەواتە بە بڕایەوە ئەو بەیانە لە قازانجی کورد بوو یاخود وەڵا هیچ لە قازانجی کورد نەبوو لە قازانجی کورد نەبوو چونکە بەڕاستی بەعسیەکانی زیاتر تون و تیشتر کرد و پشتیان ئەستور بوو بەوەی کەوا کوردیان لەگەڵایە وایەن لە خەڵکیش گەیان کەوا کوردیان لەگەڵایە بۆم بەیانە ئیتر دەستیان نەپاراست لە گرتنی خەڵکو و لە کوشتنی خەڵکو و لە ڕاپێچکردنی خەڵک بۆ زیندانەکان و بەتایبەتی تر ئەلانی شەڕیان کە بە دژی شوێیەکان بەڵێ ئەلانی شەڕیان کرد بەیانی ڕقم 13یان دەرکرد کەوا کوشتنی شوێعەکانیان حەڵال کرد و وەکو دیار بوو ئیستیخباراتی ئەمریکی و بەریتانی و ئەمانە ناو عناوینی زۆر لە شوێعەکانیان نابوو بە بەعسیەکان یعنی زۆر بە دیاریکراوی ئەچوونە سەر ماڵەکانیان و ئەیان کوشتن. زۆر باشە دکتۆر پشوێگەین و دوای دێژە بەسەکانمان. دووبارە سڵاو بەڕێزان دێژە بە پەنجەم وەرە دەین لەگەڵ دکتۆر فواد بابان. کاک دکتۆر ساڵی 67 یاخود کەی بۆ ئەو کاتە سەدام تۆ لە کەیە گیراوی کە سەدامی گیراوە شتیوە هەبوو؟ بەڵێ لە 66 کە گیرام بەڵێ سەدامیش گیرا بوو بە تاوانی ئەوەی کەوا ویستوێتی ئینقلاب بکە لە ڕقم 1 بوو
ئەوان لە خانوویەک بوون ڕقەمێک خانووی بچووک بچووکی تیا بوو هەر خانوویەک دیارە تەرخان کرابوو بۆ مەجموعەیەک لە معارزەکان ئەو قانووی ئەوی تیا بوو ئێمە جاربەجار لە دوورەوەمانی زۆر دوور نەبوو ئێوەن یەکترتان نەبینی ڕوبەڕوو نەبینی نەخێر ڕوبەڕوو یەکتریمان نەدی خانووەکەی ئێمە 15 زابتی شوعی تیا بوو کە من گیرا بوومە وەختە لە ڕقەمیەک ئەویش لە خانوویەکی ترابوو لەگەڵ چەند برادێکە بە ڕۆبێکی سوورەوە جاربەجار ئەمان بینی دیار بۆ سەدام بووە ئەوانیش ئەشکەنجادرانیانە باوەڕ ناکەم ئەشکەنجەرابن چونکە ئەوان هەر ئەوانەی لە دەسەڵاتا بوون هەر دۆست و ڕەفیقی خۆیان بوون لەبەرەوە هەمراعاتیان هەر کردوون ڕاست ممکنە شتێکی سووکیان لێکردبن بەڵام باوەڕ ناکەم زەقتێکی زۆریان خستبێتە سەریان بەڵێ ئەی بەدرەدین عەلی کێ بەدرەدین عەلی قوربان ئەمە عەقیدێکی عەقید ڕوکن بوو لە محافزی هەولێر بوو ساڵی 62 و پیاوێکی زۆر درڕندە و وەکو زەعیم سدیق وا بوو لە شانی لە شانی ئەوە دەردی کوورد دەڵێ لە پیاو خراپیە و لە هەولێر دوژمنایەتێکی زۆری خەڵکی هەولێری کردبوو و هەتا لە بازارە لە ناو بازارە هەیکەلێکی کۆترێکی ئاشتی هەبووە لە هەولێر ڕۆژێک چۆتە ناو بازار و خەڵکی بردووە و هەیکەلەکەیان شکانووە و قسەیەکی زۆر مەشهوری هەبووە کە جێی شوورەییە بەڕاستی و توێتی لێرە مەوقفێکی عامە ژینا ئاودەسێکم دا ئەنا لەم جێگەیە ینی ئەوەندە سوکایەتی بۆ ئاشتی کردووە بە خەڵک کردووە بە خەڵکو بەڵێ تر پیاوێکی زۆر درڕندە بۆ لە هەولێر لە پاش ئازام دوایش کوشتی 64 نەقلەکەن بۆ عەمارە وەکو محافز دوایی لە عەمارە خانەنشی نەکرێ لە بەغا دانیشێ ساڵی 66 طبیعی لەلایەن کوردەوە کوژرێ بەڕاستی دیار بوو کە کورد کوشتوێتی بەس لەلایەن ئێوەنە باڵی مەکتەبی سیاسینە نەخێر هین لێرەوە برادێک چوو بوو لە بەغا کوشتبووی وەکو بیسمان دوایی و دەست کرا بە بەڵام خۆ بە شخصی ئەوەی بڕوا ناکەم بە شخصی ئەوەی کرد بێ یاخود نانە هەر پیاوێکی پیاو خراپ بوو چێ نامنە بە بەستم کوشتنەکەی یعنی ئەو کەسێک کە کوشتوێتی نانە بە ئەمری حیزب بوو بە ئەمری حیزب کوشتوێتی وەکوشتی شخصی نانە کوشتنێکی شخصی نەبوو خێر هیچ عداوەتێکی شخصی لەگەڵ ئەوانە بوو ئەوەی کە کوشتوێتی خەڵکی ئەم شارێشە خەڵکی ئەم شارێشە بەڵێ دەستکرا بە ڕەشبگیریەک لە بەغا تقریبان 500 کەسیان گرت بوو من کە بردمیان بۆ مرکزی پۆلیسخانەی بەغاجدیدە زابتێکی هەولێری بە قسەکانی دیار بوو هەولێریە هینی پرسیار و جوابێک لێکردین کە چییە و چینە لەوێ زانیم کەەوە من بەهۆی کوشتنی بەدرەدین عەلیەوە گیراوم من چونکە تەنها چەند ڕۆژێک بوو لە کولیە احتیاط بووم بەیانێک ئەمنێک هات گرتمیان و بردمیان بۆ مرکزێک شورتە و لێوێ دوایی بردمیان بۆ مرکزی بەغاجدیدە و لەوێ ئەوم دی لە پەنجەرەکەەوە کۆمەڵێک حەبسی ترم دی لەوانە باوکی دکتۆر سەروەر حەمەی دەروێشکەریم لەگەڵ کاک نەشئەتی شەریکە ئەوان هەردووکیان حەبس بوون یعنی وەکو بیستم 500 کەسێک گیراوە لەسەر کوشتنیە و لەسەر کوشتنیە و کابرا طبیعی ئەشیان زانی ئەوانەیە کە گیراون ئەو نین بەڵام هەر لەبەرەوەی کورد بوون ئەو کەسانیان گرت بوو بەڵێ ئەی دکتۆر خۆت چۆن بەربوویت من خۆم کە ئاخیر ڕۆژیت لە شوێنێک مەسەلەن مامزەلالوانە وەڵا هین لە نهایەتی ساڵی 66 بوو ڕۆژێک هاتن ئەمن بردمیان بۆ ئەمنی عامەی بەغا لەوێ دووسێ ڕۆژ هێشتمیانەوە پاش ئێوارەیەک بانیان کردم وتیان سەید المدیر العامری دەک بەڕێوەبەری گشتی ئەمن تۆیەوێ کە چوون تەماشاکەم مامجەلالیش لەوێوتی هاتووم بۆ بەردانی تۆ هەر خۆی بوو بە تەنیا بوو یا ڕەفیق پشدەریشی لەگەڵا بوو ڕەفیق پشدەری لەگەڵا بووی تر ئەو لەوێ معاملەی بۆ کردم و بوو بە کەفیلم و
ناردمیانەوە بۆ کولی احتیاط لەوێ عریفێک هات تدریبی پێکردم کە چۆن بچم بۆ لای ئامیر و دیجلی عسکەری لە بەرەکەی لە بەرکە و بڕۆرە پێشەوە و پێ دەڵێم وەرە لای ڕاست و اینجا چۆرە پێشەوە و اینجا ئیستاعید بکە و اینجا قسە بکە. وتم زۆر باشە تمەز ئەمە لە دابوونە ڕیتێکی عسکەری بوو ئەبێ وا بچی بۆ لای زابتێکی گەورە. دوکتۆر پرسیارێک لێ بکەم ئەم مەسەلەی جەلالی و مەلاییە. ئێوە و کۆمەڵە خەڵکە ڕۆشنبیرەی کە مەسەلەن شوێن باڵی جەلالی کەوتە ئەوە چی وای لێکردن کەەوە ینی خۆ ئێوە مەسەلەن لەگەڵ حکوومەتە تێکەڵاویتان هەبوو شتان هەبوو ئەمە چی وای کرد کە ئێوە مەسەلەن شوێن ئەم باڵە بکەون و هەندێکی تر شوێن باڵەکەی ترەکەوت و ئەمە پەیوەنی بە ڕابردووی هەر کەسێکەوە هەیە بەڵێ ئەوەی پەیوەندی بە تۆ هەبوو چی ئەوەی من هەر لە کۆنەوە وەکو پێموتی لە یەکێتی قوتابیانی کوردستان بووم پارتی بووین سەر بە هین بووین سەر بە مەکتەبی سیاسی بووین یانی ئەو وەختە و کاک حلمی ئەناسی وەختی خۆی ئیتر هەر لە ڕێ ئەوە من چوومە ناو حیزبەوە فێری حیزبایەتی بووم و ئەی چۆن بوو لەگەڵیان نەچووی بۆ هەمەدان و ئەوانە من لە بەغا بووم بەڕاستی لە بەغا بووم بەڵێیان من لە بەغا بووم ئەوانە کە نەچوو بە ناو پێشمەرگەوە قەت بڕوان بەوە نەبوو بچم ینی من خۆم لیاقەتێکی عسکەریم لە خۆمان نەیەبینی کە بچم بۆ شەڕ و بچمە ناو پێشمەرگە و اینجا مەژغوڵیش بووم بەوەی کەوا خوێندنەکەم تەواو بکەم بەڕاستی سوور بووم لەسەر ئەوەی کەوا خوێندنەکەم تەواو بکەم و بەجێ نێڵم یعنی حەبسخانەم پێ خۆشتر بوو لەوەی کەوا بڕۆمە دەرەوە لە ناو پێشمەرگا و ببم بە ئەرک بەسەریانەوە. باڵێ دکتۆر ساڵی 65 کۆنفرانسێک کرای قوتابیان لە قەرەداخ بەڵێ ئێوە بەشدار نەبوون لە کۆنفرانس بەشدار نەبووم. بەڵێ ئەوە چیەوە ئەگادانە باڵی مەکتەبی سیاسی بوو کردبوویان باڵی مەکتەبی سیاسی کردیان بەڵێ بەڵێ لەوێ کۆمەڵێکیان هەڵبژاردە بوو بە سەرکردایەتێکی تازایان هەڵبژاردە بوو. بەڵێ ئەی لەسەر بەیاننامەی 29 حوزەیران کەەوە زۆر باسیەکرێت ئەو بەیاننامەیە هەم هەردوو باڵەکە تقریبن ینی دژی نەبوون لەگەڵی بوون ینی پێیان خۆش بەڕاستی بەزاز ئەو بەیانەی دەرکرد بەزاز پیاوێکی قانونی بوو یەکەم ڕێیز وزەرای عێراق بوو کە پیاوێکی مەدەنی بێن عێراقا لە زمانی عەبدولسەلام عارفە کرا بە ڕێیز وزەرا لە جێی عەبدوڕەحمان عارف بەڵام کە عەبدولسەلام عارف کوژرا ناجی طالب کرا بە ڕێیز وزەرا بەزازیان لابرد بەزاز ئەو خۆی بەیانەکەی خوێندبوویەوە هیچ هینی تیا بوو ینی لەسەر مافی کورد و ئەو شتانە بە قازانجی کورد شتێک بە قازانجی کورد بوو بەڵام شتێکی وا نەبوو بەڵام لە ڕاستیە هیچ جێبەجێ نەکرا چونکە ناجی طالب کە هاتە سەر حکوم بوو بە ڕێیز وزەرا ئەو گوێی نایە بە جێبەجێکردنی بەیانەکە هەر من بەیانەکەش مەزمونونەکەشم نەخوێند بوویەوە بەڕاستی. بەڵێ کەواتە جیاوازی هەبوو لە بینی ناجی طالب و بەڵێ ناجی طالب پیاوێکی عەسکەری ڕەوتر بوو تونڕەوتر بوو قەومی بوو بەڵێ بەزاز پیاوێکی خوێنەوار بوو مامۆسای جامیعە و کولی حقوقی بەغا بوو و پیاوێکی زۆر مەدەنی بوو پیاوێکی شارەجا بوو و بە قەناعەتم ئەیویستکەوە بە شێوەیەکی ئاشتیانە قەزەی کورد حەل بکە بەڵام ناجی طالب حکایەتەکەی لێ تێگا. بەڵێ دکتۆر ئەگە باسی تاهامەحێدین معروف بکەین وازان تۆ لە نزیکەوە ناسی و ئاگاداری بۆچی وازی لە پارتی هێنا یاخود لە باڵی جەلالیەکان هێنا بوو بە بەعسی و دوایی چۆ جێک پیاوێکی بوودەڵە بوو بوو بە کوردیەکەی ینی من بۆ بژێرمەوە وەختێک پاش 68 ئەو بوو بە نایبی ڕێیس جومهور عەبدوڵای کانیمارانی ڕۆژێک هات باسی کردوتی کۆمەڵێک پێشمەرگە گیراون لە ڕانیە ئەمری ئەدامیان بۆ دەرچووە تۆش ئەیناسی با بچین بۆ لای تاهامەحێدین مەوعیدی وەرگرت و بەهۆی برازایەکەوە کە لەین بوو
سکرتێری بوو خەڵکی سلێمانیە مەوعیدی وەرگرت چوین بۆ قەسری جمهوری من و کاک عەبدوڵڵا و لەگەڵ زوبێحی کە ڕۆشتین ئەو بە پێوە وەستا بوو وەکو مەلیکانە کاک عەبدوڵڵا قسەی کرد وتی شتێکی ئاوا هەیە بۆیە هاتوین بۆ لای کە قسەیەک لەگەڵ ئەحمەد حەسەن بەکرا بکەی کە بەشک و ئەو حکومەیان تەخفیف بکە سووک بکە تۆزێکی پێچ و جوابیایە وتی وەڵڵاهی من 2 هەفتەمەوێت تا ئەحمەد حەسەن بەکرە بینم یعنی ئەخو بەحساب جێگریش بوو بەڵێ جێگریش بوو تەبیعی من کە هاتینە دەرەوە بووم باسکردن وتم کوڕینە ئەم پیاوە پیاوێکی زۆر بوو دەڵەیە و لە سلکی دیپلۆماسیا بووە وەختی خۆی مەنسەبێکی گەورەی هەبوو لە سەفارەتی عێراق لە بەریتانیا من چوو بووم لەوێش دی بووم یارمەتی یام وەختی خۆی برایەکی بچووکم نەخۆش بوو بردم بۆ لەندەن لە شەستەکانە وتم ئەبوایە یەکسەر تەلەفۆنی هەڵگرتایە بیوتایە یەم بۆ لات بۆ لای ئەحمەد حەسەن بەکر یعنی ئەحمەد حەسەن بەکر لە چاو ئەوە پیاوێکی عەشایر و پیاوێکی نەفام و شتێکی وانە بوو کە ئەوە نەلێ بترسێ تا 2 هەفتەی بوێ ئەحمەد حەسەن بەکر ببینە یعنی پێم وتم ئەم حکوومەتانە دائیمە بۆ پیاوی بوودەڵە ئەگرێن بۆ ئەوەی جێگەی پێپڕ بکەنەوە ناوی زل و دێی وێران بەڕاستی هەر بۆ ئەوە بۆ جیناواتە هیچی پێ نەکرا هیچی پێ نەکرانەوە وەڵڵاه من وتم پێشم وتم بەخوا ئیعدامێکەن ئەم یەشتر ئەحمەد حەسەن بەکری نەدیوە بەڵێ کردیشیان بەڵێ دواتریش دکتۆر هەروە بوو ینی هەر بەڕاستی بێدەسەڵات بوو ینی حماسی نەبوو لە زمانی سەدامی شاڵێن هەروە شتێکی وای پێ نەکراوە هەر دەردی عەرە بەڵێ هێبە هەر بۆ ناودایان نابوو ئەجینا هیچ نەبوو هیچی بۆ کورد نەکردووە لە دوای ئەوەی کە ڕوخانی ڕژێمی بەعس هاتە سلێمانی لێرە بوو هەتا دوایی کرد تۆبینیت نەتبینی لەو نەوەڵڵا نەمدی مام جەلال بە حساب ناسایی کۆنی بووە و لەوەیەکەوە ئیشیان کردو ماوەیە کۆمانە تەبیعی ڕێزی لێگرت و ئەوە بوو لە دوکان دای نابوو ماوەیەک بەڵێ تا عەمری خوای کرد بەس نازانرێ بۆچی واسی لە پارتی و لە کورد ینی لە ئێوە بڵێن لە باڵی جەلالەکان لە کوردایەتی دوورکەم هەر خۆی لە ئەوەڵیشەوە حیزبایەتەکەی هەر زۆر تەنک بووە زۆر بە حەماسەوە نەبووە یا لە تێگەیشتنەوە نەبووە ینی پیاوێکی قوڵ نەبوو لە سیاسەتا بەڕاستی من چەند جارێک لە ماڵی خۆیان لە جوندی مەجهول لەگەڵ مام جەلال و برای مەحمەد چووم دیومە ینی قسەکانی زۆر پیاوێکی هین نەبوو زۆر حەماسی نەبوو هەروە لەسەر خۆ و کەم دوو بێتاقەت بوو دایمە دکتۆر بۆچی عەبدولوەهاب ئەتروشی هەڕەشەی کوشتنی لە تۆ کرد وەڵام من کە نەقڵ کرام بۆ هەڵەبجە ئەوەڵجار کە کولی کە لە حلەت ئینم تەواو کرد ئیقامەم تەواو کرد نەقڵ کرام بۆ هەڵەبجە ئەمە ساڵی 68 نهایەتی 67 بدایەتی 68 کاغەزێکی نووسی بوو بۆ باوکم تەبی باوکم کاغەزەکەی بۆ ناردم ئەڵێ کوڕەکە شوێعیە و کە بێتەوە ئەیکوژین تەبی من بە حیاتم شوێعی نەبووم بۆچی تۆمەتی شوێعی بوونیا بۆ نازانم بۆچی بەڕاستی نازانم بۆچی ئەم تۆمەیە بۆ من دروست کردبوو هەتا من هەنێشتیشم کڕی بوو نردمەوە بۆ هەڵەبجە بە حسابە ڕۆم لەوێ ئیستیقرارەکەم تازە ژنم هێنا بوو ئیتر پەشێمان بوویتەوە لەوەی کە بچی بۆ هەڵەبجە بەڵێ چوون بۆ بەغا کاغەزەکە ما بە مام جەلال بەیەکەوە چوون بۆ قەسری جمهوری لە قەسری جمهوری لەوێ کاغەزەکە یانێ کە هەڕەشەکەی تیا بوو ئەوانیشی تر ئەمریان کرد بە عیزە دووری و عیزە دووریش ئەمرەکەمی ئڵغا کرد لە هەڵەبجەوە کەواتە نەما هەر لەوێ مایتۆ لە حیلەیە نەکرد ئەو ئانە لە بەغا مامەوە تا ئەمرێک دەرچوو پاش ماوەیەک من بە حساب احتیاطی لوجنەی مەرکەزی بووم
ئەحمە عەبدوڵڵا کوژرابوو لە شەڕی ناوخوا لە هەولێر کە ئەو ئەندامی لیژنەی مەرکەزی مەکتەبی سیاسی بوو داوایان لە من کرد کە بچمە جێگەکەی و بچم وەکو ئەندامی لیژنەی مەرکەزی ئامادە بم. طبیعی تقریبا نزیکەی ساڵێک ئامادەی کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی بووم لە بەغا لە شارع فەلەستین تا مەوزوعی هین هاتە پێشەوە مەوزوعی ئەوە هاتە پێشەوە کە یەکێک بنێرن بۆ ببێ مەسئولی خانەقین و پێشنیاری منیان کرد کە من ببم بە مەسئولی خانەقین و ببم بە لێپیسراوی خەستەخانەی خانەقینیش لە عینی وقتە. طبعی من هاتم قسەکەم لەگەڵ کاک عەبدوڵڵای کانیمارانیا باس کرد و لەگەڵ زەبیحیا کە لە بەغا بوو ئەوانە هەردووچیان پیان ناخۆش بوو وتیان ئەمە شتێکی باش نییە بەڕاستی بۆ تۆ سەماعەت لەشان هابێ و کلاشنکۆڤ لەشان تابێ و بە ڕۆژ خەڵک تەداعی بکەیت و بە شەویش خەڵک کوژی ئەمە بۆ تۆ ناشێ ینی عەبدوڵڵای کانیمارانی تێکەوت و چوو ساڵی کرد بە مەسئولینی حکوومەتی ئەو زەمانەوە نەقلەکەی منیان ئیلغا کرد لە هین ئەوەی لە هەڵەبجە و نەقلیان کردم بۆ ناحەیەک پێڵێن ئەبوو غەرق لە بینی حلە و لە بینی کەربەلا بوو هەموو ڕۆژێک لە بەغاوە بە پاسی قەمچە دەدێڵێن ئەچوون بۆ حلە و لەوێشەوە بە پاسێکی تر ئەچوون بۆ ئەبوو غەرق کوڕێکی لێبوو مدیر کاتبی ناحێ بوو کاوەی ناو بوو ژنبرای عەزیز عەقراوی بوو عەزیز عەقراویش منم ئەمناسی وەختی خۆی کە ناردبوومان بۆ دەرەوە لە بەغاوە و بەیانمان لەسەر دەرکردکەوە کە چووە دەرەوە لەگەڵ چەند عەسکەرێکە لێمان نووسیکەوە بەیانێک دەرچوو لەلایەن لیژنەی مەحەلی بەغاوە بە ناوی یەقظە زەمیر کەوا ویژدانی زیینوو بووەتەوە بڵاومان کردەوە لە ناو تەنزیماتەوەمانە عەلا کولین ئەو فترەیە لەوێ مامەوە پاش ماوەیەک لە مانگی نووە نەقل کرام بۆ ئەبوسخێر دوکتۆر تۆ عەفو بۆ میشقاب هەتاکەی مایتەوە لە ناو حیزبایەتی و ئیتر کە من کە ئەو هینە بوو لەگەڵ کاک عەبدوڵڵا ئەو قسانم باس کرد ئەوانش پیان باش بوو کە واز بێنم بە جارێک ئیتر کتابێکم نووسی کە نامەیەکم نارد بۆ مەکتەبی سیاسی کەەوە واز لە حیزبایەتی هێنم قبوڵیان کرد ئیتر ئەوان جوابیان نایەوە نە منیش چاوەڕێی جوابی ئەوانم کرد ئیتر هەروە مایەوە و منیش وازم هێنا لە حیزبایەتی ئیتر لەو ڕۆژەوە من لە هیچ تەنزیمێکان نەبووم بەڕاستی. لەسەر ڕێکەوتنامە 11 ئازار چیاڵی 11 ئازار چ گرنگیەشی هەیە لە مێژووە یەکەم جارە حکوومەتی عێراق دان بە مافی کوردانێ لە شێوەی حکمێکی ذاتی ئیداری ناوخوا و ئەمە ئەهمێتێکی مێژووی گەورەی هەیە تا ئێسش کەس ناتوانێت بەڕاستی لە ئەهەمیەتی ئەو بەیانە کەم کاتەوە ینی بەیانێکی زۆر زۆر مهم بوو هەرچەند حکوومەت التزامی پێوە نەکرد ماوەی 4 ساڵیان دانا بۆ جێبەجێکردنی لەو ماوەیە ئەوە بوو هەواڵ محاولەی کوشتنی خوالێ خۆشببوو مەلا مستەفایان کرد و دوای هەرچەند عوزریان هێنایە و بە حسابی ئێمە نەبووین و تحقیقی تیاکەین و چی و مەلاکانیان نرد خۆیان تەقانەوە لە مەقەڕەکەی مەلا مستەفا و ئەو بوو برینار بوو مەلا مستەفا و یەکی حرەسەکەی کوژراو چاویچێکەی کوژراوە محموود علی عوسمان تۆزە برینار بوو لەگەڵی ئەویش لە کۆبوونەوەکە بوو کەواتە هینی نەبوو ینی حکوومەت جێگەی متمانە نەبوو بەڕاستی ینی ڕاستە بەیانێک لە ژێر تەسیری دەوڵەتەکانە دەرکرا بەیانی ئازار بە تایبەتی ڕووسەکان دەورێکی گەورەیان هەبوو لە دەرکردنی ئەو بەیانە لە ڕووی تەندروستیەوە بۆ کوردستان هیچ کەڵشی هەبوو هیچ کرا لە کوردستان لە ماوەیە 4 ساڵیان لە بواری تەندروستی شتێکی وا نەکرا تەنها جانعی سلێمانی دانرا تەبیعی لە وەختە ئەو مەکسەبێکی گەورە بوو بەڕاستی. بەڵێ دکتۆر ینی حکوومەتی عێراقی هینی خۆی هەبوو ینی پرۆژەیەکی ڕاگەیان پرۆژەی حکمی ذاتی ئەو بۆ ینی شۆڕش بڵێن سەرکردایەتی شۆڕش قبوڵی نەکردووەمانە بەڵام حکوومەت خەڵکی کوردی بە تایبەتی لە بەغاو ئەوانە بانگەکرد ڕاوێژی پێکردن
تەنانەت جارێک تۆ لە کۆبوونەوەیەکە بەشداریەکەی کە سەدام حوسێن لەوێ بەڵێ من نامەیەکم بۆ هات کە بچم بۆ قەسری جمهوری ئیسالم کرد لەگەڵ کاک حەمەساییە قایمقامی ئەبوسخێر بوو بەرادەرم بوو ناسیایشم بوو وتی منیش ئەو نامەیەم بۆ هاتووە ئێمە ئەڕۆین بەڵام هیچ قسە ناکەین وتم باشە علاکولین بەیەکەوە چوین بۆ بەغا چوین بۆ قەسری جمهوری و لەوێ تەماشاکەم تقریبا 130 تا 150 کەس ئامادە بوون لە کورد لە دکتۆر و پارێزەر و خانە نشینکرا و سیاسی کۆن و خەڵکی بەغا و ئەوانەی دانیشتووی بەغا و لە دەرەوەی کوردستانیش خەڵک هاتبوو زۆریانم ئەناسی بەڕاستی سەدام کە هات لەگەڵ منزیرشاوی و غانم عەبدوجەلیلا بوو منزیرشاوی وەزیری داد بوو غانم عەبدوجەلیلیش مستەشاری سەدام بوو بۆ شئونی کوردی هات قسەی کرد و ئەمانە بەیانەکەیان خوێندەوە فەقەرە بە فەقەرە کەوا چۆنە بەیانی ئازار تقریبا تەسەورەکەم لە مانگی دوا بوو بوونەوەیە چونکە یانزە و شەوی یانزە لەسەر دوانزەی مانگی 1974 بەیانەکە خوێنرایەوە لە تەلەڤیزیۆن ئەوە بوو کە لێ بوویەوە پێشەوەی بڕۆین هەڵسین وتی من قسەیەکم هەیە من حەزەکەم ئێوە کەوا خەڵکی ناودار و شارەزا و دیاری کوردن بەشدار بن لە موسساتی حکمی زاتیە وتی هەرچەند من قەناعەتم هەیە ئێوە کەستان ئەوە قبوڵ ناکەن ئەوەشی وتی بەڵام دڵنیابن من ئەگەر ئێوە قبوڵی نەکەن سووک و سەلیمترین کەسی کوردانێم لەو موسساتانە حتا بەم عیبارەتە وتی عین ئەرزە للناس یعنی هەرواشی کرد قسووری نەکرد هەروای کرد تر تەبعی کۆبوونەوەکە تەواو بوو لەوێ ئەو بوو کەس قسەی نەکرد دکتۆر وەڵا تەنها کاک حلمی قسەی کرد لەو کۆبوونەوەیە سەدام ڕەدیایە وتی کاک حلمی چی وت؟ کاک حلمی هەنێ گۆڕانی کرد لە هەیکەلی حکمی زاتیە پێشنیاری کرد سەدام جوابیایە وتی کاک حلمی یا ئوستاز حلمی ئەوەی تۆی ئێڵێ ئەوە فیدراڵیەتە حکمی زاتی نییە منزیرشاویش تەئیدی سەدامی کرد وتی بەڵێ ڕاستەکە سەدام ڕاستەکە ئەمەی کاک حلمی ئەڵێ ئەمە فیدراڵی ئەمە حکمی زاتی نییە ئەتر کاک حلمیش بێدەنگ بوو چی بکە دوایی سەدام کەسە خوێڕیەکانی هێنا ئیتر ئاوای کرد ئەوەی کرد کە هێنای زۆر باشە دکتۆر ئێمە لێرە کۆتایی بەم بەرنامە هێنین بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەمان پێکەوە پرۆمێڵخەی داهات و دەبینین و بەخواتان نەسپێرم ئێوە ڕێکخراوێکی مافی مرۆڤتان دامن هەر ئەوە نەبوو جناهۆ نەبێ بڵێ شتێک بکا بۆ کورد بە ناوی ئەوانەوە پەرلەمەنتارەکان ئەڵێن هەر کە شەڕ دەستی پێکردووە بەشێکیان تاق متفەڵیان بەستووە و چوون بۆ جەبهە برای مەحمەدیش خۆی ئەو عانەوازی لە حیزبایەتی هێنابوو لەبەرەوە هیچ پەرۆشی ئەوە نەبوو خەڵک بێ بانکا بۆ حیزبایەتی هەر کاتێک شەڕی ناوخۆ ڕووی یابێ کە بە هێزی ناوخۆ نەوەستابێ معنای هێزێکی دەرەکی گەورە هەیە نایڵێ بۆش ڕۆژێک لەگەڵ کەمال شاڵیا چوون بۆ لای مام جەلال لە سووداش باسی کردوتی زۆر بێزارم ئەم برادرانەی خۆم هەموو ڕۆژێ مشکلم بۆنێ بۆ سەبەت پێم وتم بۆچی خاکە ناز و گێڵێکیان بۆ نایەنی بەیانیان چاڵیان پێ هەڵکەنەوە ئێواران پیان پڕکەرەوە